پێشمەرگەکانمان کە لە شەڕی داعشە ئەوان بە تفەنگ شەڕیانەکە بەرگریان لە خاک و نیشتیمان کردووە ئێمە بە قەڵەم شەڕمان بۆتان کرد. ئێمە چەند ساڵێک لە 2010 تاوەکو 2024 کۆمەڵە مامۆستا بووینە کەوانە بێژ بووینە بە هەر هۆکارێ بێ ئێمە دا بڕاوین ئێمە چەند هۆکارێکەیە کە بووە هۆی لادانمان لە وانەبێژی لەوانە بەهۆی هاتنی مامۆستای میلاکەوە بووە بەهۆی بێمۆڵەتی دایکایەتی یان نەخۆشییان دووری ڕێگا ئێمە هیچ مافێکمان نەبوو کە ئەو مۆڵەتانە وەربگرین وەکو مامۆستایەکی میلاک کە ئەو مۆڵەتانەی هەبوو بۆیە ئێستا پاساوی ئەوان کە ئێمە لەو 38,000 کە نەبووینە گرێبەست تەنیا ئەوەیە کە ئێمە لەو کاتانەیە لە کاتی دەوامان نەبووینە بە هەر حاڵ ئێمە هەمومان ئەو مامۆستایانەی کە وانە بێژیمان کردووە هەمانە 10 ساڵ خزمەتی هەیە لە 1 ساڵەوە هەمانە تاوەکو 11 ساڵ خزمەتی هەیە ئێستا ئێمە داوا ئەەکەین بگەڕێنەوە سەر حەق و مافی خۆمان داوای ئەو حەقەمانەکەین ئێمە ئێستا ئەوان بە ئێمە ئەڵەن ئێوە پسپۆڕ و ناپسپۆڕن بەڵام ئێمە ئەزمونێکمان هەیە لە کەرتی پەروەردەیە ئێمە کاتێکە خزمەتمان بە کەرتی پەروەردە کردووە باوەڕم پێ بکە لە شەڕی داعشە هەموو جا ئەڵێم برا پێشمەرگەکانمان کە لە شەڕی داعشە ئەوان بە تفەنگ شەڕیانەکە بەرگریان لە خاک و نیشتیمان کردووە ئێمە بە قەڵەم شەڕمان بۆتان کرد نەمان هێژ مناڵەکانتان سەرگەردان بێ نەمان هێژ مناڵەکانتان لە خوێندن دابڕن ئێستا ئەو جیلەی باوەڕم پێ بکە ئێستا ئەوان پێگەشتون بوونە بە مامۆستا کە ئێمە دەرسمان پێوتونەتەوە پیرۆزیان بێ ئەوانش حەق و مافی خۆیانە بەڵام ئێمەی مامۆستا کە چەند ساڵ خزمەتمان کردووە دابڕامی لە پیشەکەی خۆمان داوا لە بەڕێز ئەنجومەنی وەزیرانەکەین داوا لە بەڕێز وەزیری پەروەردە ئەەکەین کە ئێمەش بگەڕێنێتەوە سەر حەق و مافی خۆمان کێشەکەیمە ئەوەیە داوای گەڕانەوەمان ئەەکەین کە ساڵانی زوو خزمەتمان بە کەرتی پەروەردە کردووە چەندەها ساڵ خزمەت بە کەرتی پەروەردەمان کردووە بە بێ موچە و بە بڕ شایستە دارایەکی زۆر کەم اینجا دوای ئەوەی خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران 38,000 مامۆستای لە هاوپیشەکانی مەکرد بە گرێبەست ئێمەش داوای دامەزراندن ناکەین بەڵکو داوای گەڕانەوەمانەکەین چونکە ساڵانێکی زۆر موچەمان وەگرتووە هەمانە 12 ساڵ موچەی وەگرتووە هەمانە 11 ساڵ موچەی وەگرتووە ئینستا بە هەر هۆکارێک بێت ئەمە دابڕینە لەو پیشەی کە پێشتر پیشەی مامۆستایەتیم بوون دەگەر ئەوەی کە خۆشبەختانە نزیک 12,000 مامۆستا لە کەرتی پەروەردەخانە نشین ئەبی ئەمە داواکارین کە لەبەر ئەوەی ئەمە خزمەتێکی باشمان هەیە شارەزایەکێکی باشمان هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن داواکارین لە وەزارەت پەروەردە بگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن چاوەڕێی بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانین بەڕێز وەزیری پەروەردە هەماهەنگ و هاوکارن بی بۆ گەڕانەوەی ئەو ژمارە مامۆستایانی وانەبێژی لادراو کە ژمارەمان 1500 تاوەکو 2000 مامۆستای بە حەقیقی لادراو و ساڵی 2024 ئەو مامۆستایانێک کە بە فەحلی وانەبێژی لادرا بووینە موچیان وەگرتیە لە کەرتی پەروەردە دووبارە بگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن دووبارە ئێمەش ئومێدمان بۆ بگەڕێتەوە ساڵانە خزمەتمان بکردووە بە کەرتی پەروەردە ئومێدەوارین چونکە تەمەنمان گەشتە تەمەنێک کەوا شمولی هیچ دامەزرانێک ناکەین جگەلەوەی کە ئەو ساڵانێکە خزمەتمان کردو جگەلەوەی ئێمە کە مامۆستامان هەیە 10 ساڵ خزمەتی کردووە حەقی وای هەیە کە ئەگەڕێتەوە بە قسەی مدیرێک لادراوە مدیرەکە حەقی ئەوەی هەیە سزاش بدرێت کە مامۆستایەکی 11 ساڵ خزمەتی کردو بۆ کەسی نزیکی خۆی کە یەک ڕۆژوانە بێژی نەکردووە لادراوە حەقی ئەوەشمان هەیە کەوا ئەگەڕێینەوە خزمەتی ساڵانی ڕابردووشمان بۆ حیساب بکرێت.